جاڕەوەند یەکەمین هەواڵیشمان باس لە یەکێک لە مێژوونووس و نووسەرەکانەکەین کە لە شاری کەرکووک کۆڕێکی بۆ ئەنجامدراوە کە ئەویش مێژوونووس و نووسەر سۆران حەمە ڕەشە. لە شاری کەرکووک کۆڕێک بۆ نووسەر و مێژوونووس سۆران حەمەڕەش سازەکرێت. ساڵۆنی شەقامی جمهوری لە شاری کەرکووک کۆڕێکی بۆ نووسەر و مێژوونووس سۆران حەمەڕەش ساز کرد. کۆڕەکە بەناونیشانەی لە دەرەوەی مێژوو ناسنامە هەڵبەستراوەکەیدا کورد چێە ڕێکخرابوو. نووسەر بە ئامادەبوونی ژمارەیەک لە نووسەران و ڕۆشنبیرانی کەرکووک بابەتەکەی پێشکەش کرد. لەلایەن ئامادەبووانەوە گفتوگۆ لەبارەی ناوەڕۆکی بابەتەکە کرا. پێتانەڵم چی بە هاوڕانە لێگەڵم و ئەو کەسانی کە بەنامەیان لەگەڵ بێتن کە بە جوای ڕاستیەکاندا بگەڕین تەمی بۆ چوونە ناڕاستەکان و مێژووە هەڵبەستراوەکان بڕەوێنین. ئەمڕۆ بۆ من ڕۆژێکی گرنگ بوو لەبەرەوەی کەرکووک شارێکی گرنگە. ینی کۆی پەیامەکە ئەوەیە کورد ناسنامەی خۆی نییە لە گیرفانیەتی، ناسنامەیەکی مێژووی بۆ هەڵبەستراوە بۆ ئامانجێکی تایبەتی. ئەو ئامانجەش ئامانجێکی سیاسیە کاتێک کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروستکراوە لەم نەخشەیە کورد وڵاتەکەی دابەش کراوە. شان بەشانیەوە مێژوویەک نووسراوە کە خزمەتی ئەو ئەجێندەیە بکە. ئەم سیمینارە بە گشتی لەسەرەوە کارەکە ئایا کورد چێە لە دەرەوەی ئەم یاریکردنە بە مێژوەکەی و بە ناسنامەکەی چێە. یعنی ئێمە هەتاوەکو ئێستا ناسنامەیەکی درۆینیان بۆ هەڵبەستوین، یعنی کردوینیانتە دەرەوەی ڕووداوە مێژوویەکان لە ڕاستیە ئێمە سەنتەری ڕووداوە مێژوەکانی ڕۆژهەڵاتەوە بناغەی ئەو مێژووین. ئەمەش بە قسە نییە لەم کۆڕا هەمووی بە بەڵگە خرار.